حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەکەی دەبێت بۆ هەموو چین و توێژەکان بیتن بۆی ڕەچاوی باری زروفی ئابووری خەڵک بکاتن. ئەمە چەند ساڵێکە حکوومەت بە پاشەکەوت موچە دەداتن و خزمەت گوزاریەکان کەمە. ئێستا هاتێ تۆزێک باشتر بووە، بەس ئەو باشترش دەبێ هێشتان فترەیەکی تر بڕاتن بۆی حکوومەت جارێکی تر ئەو پاشەکەوتەی هاوڵاتی لە لای حکوومەتیە ئەو بازەی حکوومەتی لە لای هاوڵاتیە ئەوە تۆزێک دەبێت بە تەوازن بڕاتن، ینی ناکرێ ئێستا و بە مفاجی بێ برین پێشینەکان بداتەوە یان باجەکانی لەسەریتی بداتەوە یان ئەو ڕسوماتەی هاوڵاتی لە فترەی پاشەکەوت نەیتوانە زەریبەکانی حکوومەت بداتن. دەکرێت حکوومەت لەسەر خۆبی ڕەچاوی هەموو شتەکان بکە بە کوردەوارەکەی خۆمان گۆتەنی نەشیش دوستێ نەکەبا ناکرێت و یەک ڕاتبی بدەی و ڕاتبەکەی چاکەوی بێ برێ هاوڵاتی هەموو ئەو شتانە ئەوە بکە. دەکرێت ئێستا لەو پاشەکەوتەی ئەو زەریبەی کە لەسەر هاوڵاتی هەیە دەکرێت حکوومەت بێ لە پاشەکەوتەکەی بیبڕیتن، ینی زۆر زەریبە هەیە، ئاو هەیە، کارەبا هەیە، ڕسومات هەیە، شەریکات هەیە، ئەوەی سیارات هەیە، غەرامەی سیارات هەیە. دەکرێت ئەوانە لە هەمووی لە پاشەکەوتەکان تعدیلاتەکی لۆ بکاتن بۆی فترەیەکی تریش لەوانەیە هاوڵاتی بە ڕاتبەچی بە یەک ڕاتبی بۆی چاکرابی نایەتەوە سەرخۆ. دەکرێت ئەوەش 4 سارە پاشەکەوتەیە دەکرێت سارێکی تریش بە ئەوها بڕاتن بۆی هاوڵاتیەکە تۆزێک بێتەوە سەرخۆ بتوانانی ینی بار و بژێ و ئەو ئەرکەی خۆی لە سەشانیتی قورسە. بەڕاستی هاوڵاتی ژیانی زۆر قورسە، خۆمان دەزانی ناوچەکەش هەمووی کێشە لەسرە دەوروبەرمان ناوە خۆمان ئەو شتانە هەموو حکوومەتی هەرێم و کابینەکەی ئێستا و داهاتوش ڕەچاوی بار و زروفی هاوڵاتیان بکەوت. جارێ سەرەتا پاش دەردەسەرێکی زۆر ئەو ملەتەیە ئێمە چەشتی لە دوای شەڕی داعش بەڕاستی پێویست بەوە بوو بەرنامەیەکی وابێ ئەو پاشەکەوتە لە بانکەکان حسابێکی بۆ دانرابایە بۆ جێرانەوەی ئەو قەرزانەی لای هاوڵاتیانە. پاشەوە ئەوەی کە تەوزیع دەکرێت ڕاتبەکان تا ئێستا ئێمە مانجی یەک وەردەگرین، 3 مانگ تێپەڕیەوە مانجی یەک وەرگیراوە، قەرزی پاشەکەوتەکان ماوە داوای لە خەڵکیش دەکە قەرزەکان درێتەوە. بۆیە پێویستە بەرنامەیەکی وابی لە بانک لەسەر حسابی ئەوە بێکەوە پاشەکەوتەکان پڕ بکرێتەوە بۆی بە شێوەیە وەبی کە قەرزی خەڵکی لێوەرگیرێتەوە. لەبەر ئەوەی ئەگەر ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان نەکرێت بە شێوەیەکی وا باش نییە. بەڕاستی ئەوەی کە حکوومەت دروستی کردووە بێ بەرنامەییە، لەبەرەوە بەرنمەیەکی پێویستە بە ڕێک و پێچی بە چاڵاکی وابێ کە خەڵک سوودمەند بێت لێی نەک تووشی دەردەسەریەشی تر بێتەوە. دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان لە بروی لەم کاتەدا و بەپەلە داوای قرز لە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکاتەوە دەبوو چاوەڕێ بکردایە تا ژێرخانی ئابووری دەبوژایەوە تا بازار دەبوژایەوە خەڵک دەچەوە سەرسکەی خۆی. ئێمەش وەک فراکسیۆنینەوەی نێوەکو ژمارەی پەرلەمانتار پرۆژەیەکمان تەقدیمی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردو بۆەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو موچە پاشەکەوت کراوانەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لایەتی لەو قەرزە زۆرەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە لایەتی ئەو قەرزەکەمە لە هاوڵاتیان وەربگرێتەوە لە فەرمانبەران وەربگرێتەوە.